هاوڕێیانی خۆشەویست سڵاوی خواتان لێبێ خۆشحاڵم لە ڤیدیۆکی نوێدا هاتمەوە لاتان پرسیارێکی نوێ لە پرسیارە پەروەردەییەکان کە لەم ڤیدیۆدا باسی دەکەم ئەوەیە کە بەرنامەی خوێندن چییە؟ ئەوەی پێ دەگوترێت منهەج چییە؟ بە ئینگلیزی پێ دەگوترێت curriculum. پرسیارەکە ئەوەیە what is curriculum؟ یا ڕێکاری خوێندن، بەرنامەی خوێندن. ئێمە لەم ڤیدیۆدا پێی دەڵێن بەرنامەی خوێندن. ئەم وەڵامی پرسیارەکە پرۆفیسۆر ویلیام پینار کە پرۆفیسۆری دیراساتی بەرنامەی خوێندنە، دیراساتی منهەجە curriculum studies، پرۆفیسۆر و سەرۆکی ئەو بەشەیە لە زانکۆی بریتیش کۆلۆمبیا لە کەنەدا. بەرنامەی خوێندن چەقی ڕێکخراوەیی و فکری پەروەردەیە بە شێوەی جۆراوجۆر پێناسەکراوە. لە قاموسی ئۆکسفۆرد بە هەر کۆرسێکی خوێندن کە لە قوتابخانە یا زانکۆ لە هەر کۆرسێکی ڕاهێنان پێشکەش دەکرێت، بەوە دەگوترێت بەرنامەی خوێندن. لە قاموسی وەبستەردا بە هەمان شێوە کە پێناسەیەکی نزیک لەو دەدات، هەر کۆرسێک بە تایبەتی کۆرسێکی ڕاهێنان و خوێندن، کۆرسێکی دیاریکراوی خوێندن وەک ئەوەی لە قوتابخانە و زانکۆکاندا هەیە کە بە شێوەیەکی ئاسایی بەرە و بڕوانامەیەک دەدبا، بەرە و بەدەستهێنانی پلەیەکی ئەکادمی دەدبا کە بڕوانامەیەکی دیارکراوی هەیە، یا کۆی ئەو کۆرسانەی کە لە دەستگایەکی پەروەردەییدا پێشکەش دەکرێت یا لە بەشێکی ئەکادمیدا پێشکەش دەکرێت. پێناسەی سێیەم کۆی هەموو ئەو ئەزمونانەی کە منداڵان لە قوتابخانە و ناوەندی خوێندندا بە سەرپەرشتی مامۆستا پێدا تێدەپەڕن. پێناسەی چوارەم کۆی ئەو دەرفەتانەی کە هەر ناوەندێکی خوێندن پێشکەشیان دەکات. پێناسەی پێنجەم ئەو پلان و بەرنامە ڕێژیەی کە قوتابخانە یا زانکۆ دایڕشتووە بۆ هەموو ئەزمونەکانی فێرخواست، لە ناویاندا چالاکی ناڕەسمیەکانیش. پێنج پێناسەی داوە. دوو پێناسەی یەکەم پێناسەی قاموسین لە قاموسی ئۆکسفۆرد و قاموسی وەبستەر، تەمەنەوە بە ئینگلیزی، ینی بابەتەکە ئینگلیزی هەڵبەت لە قاموسی وەبستەر و لە قاموسی ئۆکسفۆرد بەو شێوەیە پێناسەی curriculum منهەج بەرنامەی خوێندن کراوە. لەو پێنج پێناسەیە دوانیان پێناسەی قاموسین، سیانیان ئەو پێناسەیەن کە پسپۆڕانی بواری بەرنامەی خوێندن پێشکەشیان کردوون. ئەوەی کە لە پێناسەکاندا دەیبینین ئەوەیە کە دوو پێناسەی یەکەم پێناسەی سنووردارن، پێناسەی ناتەواون، بەوەی کە دەگوترێت بەرنامەی خوێندن ینی کۆرسی خوێندن، ینی ئەو بڕیار لێدراوانەی کە پێویستە بخوێندێت لە ناوەندێکی خوێندندا. بۆیە دوو پێناسەی یەکەم کە دەیبینیت بەراورد بە سێ پێناسەکەی دیکە پێناسەی ناتەواون، پێناسەی سنووردارن. جۆن دیوی پێناسە سادەکەی بەرنامەی خوێندنی قبوڵە، بەوەی کە بەرنامەی خوێندن ینی ئەو کۆی ئەو مەعریفەیە کە بڕیارە خوێندکار لە ناوەندی خوێندندا بیزانێت. هەڵبەت کە باسی معریفەکەش دەکەین، مەبەستەکە ئەو کۆرسانەی خوێندنە، ئەو وانانەیە کە لە یەکدی جوداکرانەوە، وانەی ماتماتیکە، وانەی کیمیایە، وانە زانستەکانە، کۆمەڵایەتیە، جوغرافیایە، مێژووە، ئەو بابەتانە کە کۆرسی خوێندنەکە دیار دەکەن، ئەو پێناسەی قبوڵە، کێشەی نییە بەوەی کە ئەمە بڵێ ئەمە بەرنامەی خوێندنە. بەڵام پێناسەکەی وەکو خۆی بەو شێوەیە بە پراپڕ نەزانیوە، بەڵام کێشەی پێناسەکەشی بینیوە. بۆچی؟ لەبەرەوەی ئەم پێناسەیەی کە بەرنامەی خوێندن دەکاتە دەرسەکان، وانەکانی خوێندن، ناوڕۆکی فکری خوێندن و ئەزمووی خوێندکار لێک جودا دەکاتەوە، بەوەی کە ئێمە بزانین یا وادا بنین کە بەرنامەی خوێندن ینی ناوەڕۆکی معریفی، ئەوەی لە دەرسەکان ئەوەی بەپێی دەرسەکان لێکدی جودا کراونەتەوە. ئەگەر وادا بنین بەرنامەی خوێندن ئەمەیە، ئەم پێناسەیە ناوەڕۆکی خوێندن و ئەزموونی خوێندکار وەک کاردانەوە و وەک بەرامبەر ناوەڕۆکی خوێندن وەکو دووشتی جودا لێک دەداتەوە. بۆیە لە لای جۆن دیوی ئەم لێک جوداکردنەوەیە کێشەیە. لای جۆن دیوی هەردوو لایەنی پرۆسەی خوێندن، ناوەڕۆکی معریفی و ئەزموونی خوێندکار، دوو لایەنی هەمان پرۆسن، دوو ڕووی هەمان دراون، لێک جودا ناکرێنەوە. پرۆسە پەروەردەییەکە
لەلایەکەوە ناوەڕۆکی فکریە ناوەڕۆکی معریفیە لەلایەکەوە ئەزمموی خوێنکارە. بیرمەندێکی دیکە فرانک بابت کە بیرمەند و فەیلسوف و پرۆفیسۆر و پەروەردەناسێکی پەروەردەیی بووە لە ساڵی 1956 مردووە لە ئەمریکا، پرۆفیسۆرێکی ئەمریکی فرانک بابت زیاتر پێناسەی منهەج و بەرنامەی خوێندن فراوان دەکات بەوەی کە ئەو ئەزمونانەی خوێنکار تەنانەت ئەو ئەزمونانەی خوێنکار کە لە دەرەوەی ناوەندەکانی خوێندنن دەکاتە بەشێک لە بەرنامەی خوێندن. فرانک بابت لەم باسایی کە پێناسەی بەرنامەی خوێندن فراوان دەکات چی دێتە گۆڕێ؟ جیاکاریەک دەکات لە نێوان ئەزمموی ئاراستەکراو و ئەزمموی ئاراستە نەکراودا. جیاوازی دەکات لە نێوان ئەزمموی ئاراستەکراو و ئەزمموی ئاراستە نەکراودا. ئەزمموی ئاراستە نەکراو بە تایبەتی ئەو ئەزمونانن کە خوێنکار لە دەرەوەی قوتابخانە وەریان دەگرێت وەک جۆرێک کە پەیوەندی لەگەڵ ئەزمموی ئاراستەکراوی ناو قوتابخانەکە هەیە. باسکردنی ئەزمموی ئاراستە نەکرا و ئەزمونەکانی دەرەوەی ناوەندەکانی خوێندن و فراوانکردنی پێناسەی بەرنامەی خوێندن بەم شێوەیە ئەوەی کە فرانک بابت کردی وای لە توێژەرانی بواری بەرنامەی خوێندن کرد کە باسی ئەوە بکەن کە دەستگاکانی دەرەوەی ناوەندەکانی خوێندن دەستگاکانی دیکەی کۆمەڵگە وەکو پەرستگاکان وەکو دەستگا ڕسمیەکانی حکوومەت وەکو دایانگەکان وەکو خانەوادە وەکو تەلەڤیزیۆن و میدیا و دەستگا میدیاییەکان و کۆی دەستگاکانی دیکەی کۆمەڵگە ئەوانیش بەرنامەی خوێندنی خۆیانیان هەیە ئەوانیش منهەجی خۆیانیان هەیە و باسەکە فراوان کرا. لەم فراوانکردنشدا ئەوەش گوترا باسی ئەوەش کرا کە زۆر جار بەرنامەی خوێندنی قوتابخانەکان لەگەڵ بەرنامەی خوێندنی دەستگاکانی دیکە یەک ناگرنەوە یان تەحەدا بۆ یەکتی دروست دەکەن. زۆر جار بەرنامەی دەستگاکانی دیکەی کۆمەڵگە تەحەدای بەرنامەی خوێندنی قوتابخانەکان دەکەن. بۆ نمونە دەبینین خانەوادە هەن کۆمەڵگە هەن کە ئاراستەیەکی دیارکراویان هەیە ئاینێکی دیارکراویان هەیە بۆچوونێکی دیارکراویان هەیە فەرهەنگ و کولتورێکی تایبەتیان هەیە. زۆر جار ئەو فەرهەنگ و بۆچوون و باوەڕە کە ئەو خانەوادانە هەیەە ئەو کۆمەلگانە هەیەە تەحەدایە یا تەحەدای ئەو ئاراستە نادینیە زانستیە بەناو بێلایەنەی قوتابخانەکان دەکات و یەک ناگرێتەوە بۆیە دژایەتی دەکات یا تەحەدای دەکات یان بەدڵی ئەو نییە. بۆیە دەبینین کە کۆمەڵی بۆچوونی نێو کۆمەڵگە کۆمەڵێ منهەج یا بڵێن بەرنامەی نێو کۆمەڵگە یا دەستگاکانی نێو کۆمەڵگە لەگەڵ بەرنامەی خوێندندا هەمیشە هاوئاهەنگ نین و زۆر جار تەحەدای یەکدی دەکەن. 20 ساڵ پاش تێزەکانی فرانک بابت کە لە ساڵی 1970 پێشکەشی کردبوو 20 ساڵ پاش ئەوە و پاش دیراسەیەکی زۆر و هاتە ناوی گفتوگۆی دیکە پێناسەی بەرنامەی خوێندن فراوانتر کرا تا ئەوەی کە ئەنجامە نەخواستراوەکانی خوێندنیش بوو بە بەشێک لە بەرنامەی خوێندن. کۆمەڵێک دەرهاوێشتەی خوێندن کە مەرج نییە لە نیەتی داڕێژەرانی بەرنامەی خوێندندا بوو بێت ئەوانش بوونە بەشێک لە بەرنامەی خوێندن. ئەوانەی ئەوەش وەکو بڵێ دابەشی سێ جۆری تایبەت کراوە ئەوەی پێدەوترێت بەرنامەی شاراوە The Hidden Curriculum المنهج الخفي بعربي بەرنامەی نەخوێندراو The Unstudied Curriculum ئەوەی کە بڕیادراوە کە نەخوێنرێت ئەوەی کە تەرک دەکرێت ئەوەی کە لە کتێبەکاندا دەردەهێنرێ و پشتگوێ دەخرێت ناخوێنرێت لەگەڵ بەرنامەی نەنووسراوە ئەوەی کە بە شێوەی ڕسمی نەنووسراوە Unwritten Curriculum. بۆیە دەبینی پێناسی کۆریکۆلم پێناسەی بەرنامەی خوێندن وردە وردە بەپێی ئەو بۆچوونانەی پسپۆڕان فراوان دەکرێ و شتی نوێی دێتە ناوی. هەر بەم شێوەیەش پێناسەی دیکە و فراوانکردنی دیکەش و زیادکردنی دیکەش هاتە سەر بابەتەکە بۆیە کە زۆر جار جەخت لەوە دەکرێتەوە کە بەرنامەی خوێندن تەنانەت ئەوەشی تێدایە کە نەخراونەتە نێو بەرنامەی ڕسمی خوێندنەوە ئەوەی کە دەکرێت بە کوردی پێ بڵێن بەرنامەی سفر کراو یان بە ئینگلیزی The Null Curriculum
ینی ئەوەی کە سفر کراوە ئەوەی کە نەبووتە بەشێک لە گرنگی پێدان لە قوتابخانە ڕسمیەکاندا.